خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی تۆ دەبینەوە میانی ماڵەکانتان. یەکێکمەیە سەرەتانی خوێن و مۆخێتی، یەکێترمەیە گورچی لێم دەرێناوە ئابێ ڕازیم بەش ناڵن کەسبەکەمانکەیت کەسبەکەمانکەیت. پێم خۆشە هەموو گەنجەکان لەگەڵ گوڵ بن، جسمیان گوڵ بێ، ئەخلاقیان گوڵ بێ، بۆ ڕۆژی بەهەشت هەمووی ئامادە بن. تا چەندە ڕاگەاندنی کودی ڕازیت و پێت وایە خزمەتی بە توی هاوڵاتی گەیاندووە؟ پێم وایە زۆربەی و تەلەڤیزۆنانە چونکە بە پارەی میلەت دەڕۆن بەڕێوە، بەشێکی لە ڕاستیەکان لە خەڵک ئەشارنەوە. 12 ساڵە سارم پێوازان 12 جار هۆڕنم لێنەیەوە. دایکێک ئامادەیە پاسکی لەگەگەر بە 300,000 بێ بۆ مناڵەکەی کڕێ، بەڵام ئاگادار بووم گۆڤارێکی نەکڕیوە بە 1000 دیناری چاپە. ئیشەڵڵا ئاستی ئەبێت و ئیشەڵڵا چاکی جەرێ. گەورەیە بۆ من نەبێ سێبەری، خۆم بۆ بگێڕم لە دەوری سەری، بە وشتی بۆچی بمەمەیتەری، وەختێ دەرکەوێ و هەستنە بەری، هەر بۆ خۆی دائیم هەوڵی ژیان بێ، هەر خۆی قڵە و کاوشان و ملپان بێ، یاخوا ئەو گەورە بەشی نەمان بێ، بەخوا هەر بەشی نەمانە بێت، بەخوا هەر بەشی نەمانە بێت.